تۆ تەوێ هەڕەشە لە بەغدا بکەی و لەگەڵ بەغدا تێکی بدەی و بێمنەت بی لێیان نەوتیش بفرۆشی داهاتیش بەری موچەش نەدەی خەڵک بۆ پشتیوانیت بکە هەڕەشە لە بەغدا بکە بەڵام ئەگەر خۆت ئامادەی موچەکە بدەی بەسەر چاو هەمومان پشتیوانیەوە ئاکەین ناتوان لە داهاتی ناوخۆنەوە موچە بدەن ئەگەر ئامادە نین چونکە وەزیری دارایی دەوروبەدیلی خۆمان هەیە و تەسلیم نابین و پێشتر وەزیری دارایی هەرێم بەڵێ طبعاً ئامادە نین دەست لە بردننی نەوت و داهات هەڵگرن هەتا دەست لەوەش هەڵ نەگرن ئەوە بۆ خەڵک نییە بۆ خۆیانە پێ دوای بەش دەکا ئەگەر بیانەوێت بە دڵنیاییەوە چونکە ئەمان ئێستا نەوت تاڵان فرۆشەکەن عێراقڵێ نەوتەکەم بەرێ بە 65 دلار بۆ تەفرۆشم هەرێمەڵێ نەخێرێ ئەمە استحقاقی شەریکاتمان هەیە بە 30 دلار خۆمانەی فرۆشین باشە بۆچی بە 30 دلار تۆ قازانجەکەیت و شەریکات استحقاقی وەرەگرێ بەس بە 65 زەرەرەکەی نایدەی لەبەرەوەی بیەی بە عێراق بە 65 بفرۆشێ موچە و بوجەوەکو خۆی دێ تۆ لەو بەینا ڕێت نییە بەشەکەی خۆت بەری خەڵک سوود دەبینێ ناتەوێت خەڵک سوود ببینێ ئەمە نهێنی هەموو ئەم ململانەیە کە ئێستا دروستکراوە لە نێوان هەرێم و بەغدا